لە کۆتا ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا بازاڕەکانی هەرێمی کوردستان قەرەباڵغی زیاتر بە خۆیانەوە دەبینن و هاوڵاتیان ئامادەکاری بۆ پێشوازی لە جەژن و دابینکردنی پێداویستیەکانیان دەکەن. مسلمانان ئەبێ وا پەروەردە بکرێن هەر لە پێشوازیکردنی مانگی ڕەمەزانەوە وا پەروەردە بکرێن کە سەبر و تەحەمل و ئارامێکیان هەبێ بۆ کەم و کورتی دارایی ئەم حکوومەتەمانی شەڵا بەرەو باشی شەڕایش. پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە ئێوە و لە هەموو مسلمانان و بە تایبەتی شاری هەڵەبجەکەم هیوادارم ئەم جەژنە بێت بە جەژنێک کە مای خۆشحاڵی بێ بۆ هەموو تاکی کورد، کۆتایی بێت بەم قەیران و نەهامەتی کە بەرۆکی وڵاتەکەمانی گرتووە. ینی بەڕاستی ئەوەی کە من تەجروبەکەم کاتی گەیتە ئەم بازارە سەرڕای قەیرانەکان، سەرڕای ناڕەحەتی گوزەرانی خەڵکی هێشتا ئومێد دەبینی، هێشتا خەڵک بە ئومێدەوە لە داهاتوو ئەڕوانێت. هەموو ماڵێک دەبێت بیکڕێت و ڕۆژانی جەژن پێشکەشی میوانەکانی بکات. چکلێت بازاڕی گەرمە و خواستی لە کاڵاکانی دیکە زیاترە، وەک ڕەمزێکی جەژنی لێ هاتووە و ڕۆژ بە ڕۆژ جۆر و شێوازی تازەی دەکەوێتە بازاڕەوە. نوع چکلیات هەیە، نوعەکانی زۆرە، بەس ئەوەی کە زۆر لە بازارە بڕوە ئیسەن نەستەلەمانەیە، گەزۆمانەیە، هەروە بێتەوە شەکراومانەیە، شیریمانەیە، قاوەمانەیە، ئەمانە هەمووی نوعەکانی چکلیاتن. زۆر ئەم نوعانە زۆر لە بازارە مەرغوبیانەیە، شتی باش نەمانە، خەڵک زیاتر ئەیکڕن. بەتایبەت دەمانە جەژنەمووی خۆ جەژنی مناڵە، جەژنی خۆشیە، جەژنی ئەم خەڵکەم چکلات و شتەکرێ بۆ مناڵی کڕێ لەبەر خۆشی دەربڕینی مناڵ. وەڵڵا وتیانە کامەیان هەرزانە بێنە پارە نەبوو بیکڕم و والله هەموو تەبان نابێ هەموو ماڵێر وڵا چکلێت هەیە خۆی مۆدەیەتیە تر جەژنە و خەڵکی سەردان دەکا و سەردانی خەڵەکەی و پێویستە و دروستبوونی قەیرانی دارایی و پێدانی نیوە موچە بە فەرمانبەرانی هەرێم کاریگەری تەواوی لەسەر بازار و توانای کڕینی هاوڵاتیان دروست کردووە. ئەماش بە جموجوڵی بازارەکانەوە دیارە. هاوڵاتیانی پارێزگای ئاشتیش پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و ئومێدیان وایە ئەم جەژنە ببێتە مایی هێنانی خێر و خۆشی بۆ گەلی کورد و چارەسەرکردنی سەرجەم قەیرانەکان کە کاریگەری خراپی ئابووری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەجێهێشتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.